لافیتەی پرسەی کارمەندی تەندروستی کەوسەر تەها ئیبراهیمە کە بە ڤایرۆسی کۆڤید-19 کۆچی دوایی کردو زیاتر لە یەک هەفتەیە ماڵ ئاوایی یەکجارەکی لە هاوڕێ و هاوپیشەکانی کردووە. ئەمڕۆژ پزیشک و کارمەندانی تەندروستی ئەم نەخۆشخانەیە کۆبوونەتەوە بۆ ڕێزلێنان لە خزمەتی زیاتر لە 20 ساڵی ئەم پەرستیارە. کەوسەرخان کەسێک بوو لە کارمەندە دڵسۆزەکان بەردەوام لە خزمەتی نەخۆشا بوو، یعنی زۆربەی کاتەکانی لە ناو نەخۆشا بەڕێ کرد و تا ئێستا من زیاتر لە ساڵێکە بەڕێوەری کارژێڕیم گوێم لێ نەبووە نەخۆشێک یا هاوڵی نەخۆشێک لە یەک لەم کارمەندە بکات لەبەر دڵسۆزیەکەی. بەردەوام خەمخۆری نەخۆش بووە، شەو ڕۆژی لە ناو نەخۆشا بردووەتە سەر، ئەو ڕۆژانەی کە دەوام بووە و لە ناو نەخۆشا بردووەتە سەر. لە دەستدانی کەوسەرخان گەورەترین کارەسات بوو بۆ ئێمە و هاوڕێکی زۆر دڵسۆزمان بوو بەڕاستی و کەسێکی زۆر چالاک بوو. 20 بۆ 25 ساڵ خزمەتی هەبوو لە ناو خەستخانەکەمانە. بەداخەوە لە ماوەی هەفتەیەکە ئەم حاڵەتەی توش بوو، ئیتر بۆ هۆی هەوکردنی سیەکانی و گیانی سوپات. لە ئێستا 7 بۆ 8 پەرستیاری ترمان گرتویان ئەم حاڵەتەیان گرتووە، بەڵام کەرەنتینە کراون و زۆربیان لە ماڵەکانی خۆیان کەرەنتین کردو، زۆربەشیان یەکدوانێکیشمان لە گوندی سەناریا کەرەنتینەمان کردوون. بەڕاستی وەزعێکی ناخۆشە بۆ کە سوکار و دەوروبەریان بۆ ناو ماڵ و مناڵیان. ئێمە هەمومان معڕەزین لەوەی کە تووشی ئەم ڤایرۆسە بێت، چونکە کەس نازانێت ئەم ڤایرۆسە ڕاستە خۆمانە پێچینەوە، خۆمان پارێزگاریەکەین، بڵێن شتی خۆپارێزیمان بۆ دانراوە، بەڵام خۆ دەزانین لێک لە حەزی بچووکم ڤایرۆسە بچێتە جیسمتەوە ئیتر توش ئەبیت. بەپی ئامارەکان ڕۆژ نییە کارمەند و پزیشک تووشی ڤایرۆسی کۆڤید-19 نەبن. هەر ئەمەشە وای کردووە کە تا دێت مەترسی زیاتر ڕوبەڕووی ئەم توێژە دەبێتەوە، بۆیە داوا دەکەن هاوڵاتیان خۆیان بپارێزن و حکومەتیش چاوی لەو خزمەتە زۆرە بێت کە ئەم توێژە پێشکەشی هاوڵاتیانی دەکات. پێزانینمان هەیە بۆ کارمەندمان کەوسەر تەها کە گیانی خۆی سپارد و پێزانیمان هەیە بۆ هەموو ئەو پزیشک و کارمەندانەی کە لە خەستخانەی جمهوری و لە هەموو خەستخانەکانی سلێمانی داوامەکەن و بێگوێدانە مەترسی توژبوونیان بۆ کۆڕۆنا، بێگوێدانە مەترسی توژبوونیان و خاو خێزانیان بە نەخۆشی و بێگوێدانە دواکەوتنی موچەکانی. ئێمە دوو داواکاریمان هەیە، داواکاریەکمان هەیە بۆ خەڵک کە تکاکەین لە خەڵک پابند بن. بەڕاستی ڕێژەی توژبوون زۆر زیایی کردووە. کە دووەمان هەیە لە حکوومەت کە حکوومەت موچە و شایستەدارەکان بۆ هەموو وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستی کە ئێستا لەبەرەی پێشەوەی شەڕە موچە و شایستەدارەکان دوانەکەوێت بتوانن بۆی کارمەند و دکتۆرەکان بتوانن بە گروتینێکی باشترەوە خزمەتی نەخۆشەکان بکەن. بەپی ئامارەکان لەسەر ئاستی عێراق بەهۆی ڤایرۆسی کۆڤید-19 تا ئێستا نزیکەی 10 پزیشک کۆچی دواییان کردو و نزیکەی 600 پزیشکیش تووشی ڤایرۆسی کۆڤید-19 بوون. ئەم ڕێژەیە بۆ کوردستانیش ڕاستە و ژمارەیەک پزیشک و کارمەندی تەندروستی تووشی ڤایرۆسی کۆڤید-19 بوون. هەر ئەمەشە مەترسی لەسەر کەمبوونەوەی ستافی تەندروستی دروست کردووە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.